دووبارە سەرەتاکانی ساڵی 2023مان بە کێشەی کورد دەست پێ کرد. هێشتا کێشەی کورد لە هەر چوار پارچەکە چارەسەر نەبووە. لە نێویشیاندا کێشەی کورد لە عێراق و هەرێمی کوردستاندا هێشتا وەکو پرسێکی هەڵواسرا و ماوەتەوە بە تایبەتی لە کەرکووکدا. کەرکووک ئەو ناوچە هەستیارەیە کە تا ئێستا نتوانراوە کێشەی کورد و عەرەبە هاوردەکانی تتا چارەسەر بکرێت. لەگەڵ ئەوەی کە ئێمە لە سەروبەندی چارەسەرکردین کۆمەڵی کێشی دیکەیا بووین، کێشی کەرکووک هێشتا زیاد دەکات، بەرەو زیاتر دەڕۆ. هەر ئەمڕۆژ دیارە عەرەبە هاوردەکان لە لەیلان دووبارە چوونەتە زەویزاری کوردەکان لەو ناوچەیە، هەڕەشەیان لێ کردوون کە ناوچەکانیان شۆڵ بکەن، ئەوانە خاکی ئەوانە. کێشەکان دیارە تا ئێستاش هەرماوەتەوە. لەسەر ئەم بابەتە و پرسی کەرکووک بەرەو کوێ دەچێت کە پرسێکی نەتەوەیە، چارەسەری کێشەکان لە 2023 چۆن دەکرێت چارەسەری و میکانیزمێکی گونجاوی بۆ بدۆزرێتەوە. لەگەڵ بەڕێز حەسەن گەرمیانی کە بەڕێزیان ئەندامی پێشووی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین ڕاستەوخۆ لێرە میوانمان گفتوگوی زیاتر دەکەین. کاک حەسەن زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوەش. کێشەی کەرکووک هێشتا هەرماوە لە نێوان کورد و عەرەبە هاوردەکان بە دیاریکراوی کێشەی کە ئەمڕۆ ڕوویدا. کورد تاکەی لەنێو ئەم کێشەیە لەنێو کەرکووک ئامێنێتەوە. سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان، پیرۆزبایی گەرم ئاراستەی خەڵکی باشووری کوردستان و بە تایبەت ناوچە جێناکۆکانەکەم بە بۆنەی سەری ساڵی زاینیەوە. ئومێدەوارین ساڵێکی پڕخێر و بەرەکەت بێ بۆ کوردستانیان، بەڵام بەداخەوە عەرەبەتەنی مای بەشر بەخێرەوە یەکەم ڕۆژی ساڵی تازە عەرەبی هاوردە، عەرەبی تەعریبچی، عەرەبی سەددامی کە تەماحیان لە ناوچەکانە هەیە، چونکە کاتی خۆی سەدام حوسێن بە مەبەستی گۆڕینی دیموگرافی، بە مەبەستی پشتێنەی ئەمنی، بە مەبەستی تەعریبکردنی ئەو سنوورانەی کە تەماسن لەگەڵ عەرەبە بۆ ئەوەی لەبەرەوەی بە چاوی دڕدۆنگی، بە چاوی موئامەرەچی، بە چاوی دوژمن ئەڕوانێتە کورد. بەرنامەی ئەوە بوو کە ئەو شەریتە سنووریە لە کورد چۆر بکەوە بە عەرەبی هاوردەی سنوورەکانی تر نیشتەجێ لەوێ و بیان شوێنێ بە مەبەستی تەعریب. ئەمە یەک. دوو، ینی بەڕاستی ئێستاش کە لە دوای 2023 کە بە حیساب سەددام و بەعسی زیزم گۆڕ بەگۆڕ بووە و کۆتایی پێهاتووە و لە دەستوری عێراقیشا بەڕاستی حەزر خراوەتە سەر جمهوری حیزبی بەعس. بەداخەوە حیزبی بەعس نەماوە، بەڵام ئەفکاری حیزب بەعس ماوە. کۆمەڵی خەڵکی نەژات پەرست، کۆمەڵی خەڵکی عروبچی، کۆمەڵی خەڵکی شۆڤیەنی زۆر هارتر لە سەددام و بەعسیەکان کار بۆ تعریبکردن، کار بۆ دەرپەڕاندنی کورد لەو ناوچانە. ئەم خەڵکانە بە پشتیوانی کێ ئەماکەن؟ ئەمە تەنها کەسانێکن دەتوانرێت کۆنتترۆل بکرێ یاخۆ هەر لەناو کەرکووکا پشتیوانیەکیان هەیە؟ دیارە ئێمە بۆیە ئەڵێن کەرکووک سنتەری کێشەکەی، ئەگینا خۆی لە شنگاڵەوە تا مەنەلیە کێشەکە. هەموو ناوچەی جێناکۆک بەداخەوە لە دوای ئەو ڕیفراندۆم و ئەو ڕووداوانەی 2017 کە دروست بوو ئەم ناوچانە جارێکی تر هارتر دڕندانەتر کەوتە بەر شاڵاوی تعریب بەردەوام بوو. بە بەردەوامی ئەوانەی کە هەڵگری ئەو بیر و بۆچوونە ڕەگەزپەرستە شۆڤێنیستیەن کە ئەم سنوورە بە سنووری خۆیان ئەزانن، بەوەی ئەزانن یاخود کار لەسەر بەرنامەکانی حیزبی بەعسەکەن. بەڕاستی ئەم سنوورانە بە دوو مادەی بەعسیانە تعریبکرایەکێکیان مادەی مەجلسی قیادەی سەورەیە کە ئەمە بە مەسابەی تەشریعی پەرلەمانیە، ئەمە تەشریعی ئەوە کە هەڵبوەشێنێتەوە. بەداخەوە لە 2023 ئێمە کورد هەوڵ زۆر درا. ڕەوانشاد مامجەلال جارێکان من بیرمە لە کۆبوونەوەیەک لە کۆبوونەوەکانی دۆکان، ئەگەر زاکیرە غەدرم لێ نەکەوا بزانم عادل عەبدولمەهدیش ئامادە بوو لەوێ. ئەو وەختە مەجلسی ڕیاسەی کۆمار هەبوو، 3 کەس، مامجەلال بەڕەحمەت بە عادل عەبدولمەهدی، تارق هاشمی. یعنی لەوێ ئەبوایە قەراراتەکان بە دەسە جەمعی بدرایە. پرۆژەکەی مامجەلال لەوێ بەڕاستی تارق هاشمی پەکی خست، ئەوەی گەڕانەوەی قەزا و ناحیەکان بۆ سەر کەرکووک و ئاساییکردنەوەی دۆخی ناوچەی جێناکۆک. جا بۆیە یعنی بەڕاستی ئەم بیر و بۆچوونە بەداخەوە لە گیانی تاکی عەرەبی شۆڤێنی هەیە، بە تایبەت ئەو عەرەبانەی کە ناوچەکانی ئێمە بە ناوچەی خۆیان ئەزانن. بەداخەوە یعنی ئەگەر ئێمە بڕۆینەوە مێژوو پێش هەزار و هەندێک ساڵ
عرب لە ڕۆژهەڵاتی دجلە نەبووە لە فیشخابورەوە هەتاوەکو کە لەگەڵ فراتە یەکەگرێتەوە دوای شەتی عرب پێکدێنن هەموو کورد نشین بووە بەڵام بەداخەوە هەنگاو بە هەنگاو قۆناغ بە قۆناغ ئەمانە بە مەڕداری بە لەوەڕخۆری بە چەکداری هاتوونە ئەم سنوورە معازی کوڕی جەبەل وابزانم یەکێکە لە سەحابیەکانی ئەو کاتەکە هاتووە مووسڵ نینەوا داگیر بکە ئەڵێ کەسمان نەدی غەیری کورد کە لە قەڵاکە بەرگریانە کرد دژی هاتنی ئێمە ئەو شاڵاوەیان سەری نەگرت دوایی خالدی کوڕی وەلید هاتدایە سەر قەڵای نینەوە و داگیری کرد دوایی عشرەتەکەی معازیان هێنا لە مووسڵ کە عشرەتی خەزرەجێ نیشتەجێیانیان کرد یعنی بە میاژواگەر بەڵام تازەوە ئەمڕۆ ئەمری واقعە ئێمە لێرە بە تایبەت کورد یعنی ڕووی دەمان لە هەموو کووردە بە حیزبە سیاسیەکانەوە بە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیەوە بە هەموو توانە و تااقەت و وزەکانی کۆمەلگای کوردەواری بەڕاستی ئەگەر پاڵپشتی ناوچەی جێناوکۆک نەبن ئەوان ڕۆژ بە ڕۆژ هەنگاو بە هەنگاو سوود لە ڕۆژی پشوو ئەبینن بۆ ئەوەی فرسەت بسێنن بێن دەیەک داگیرکەن باش کاک حەسەن دیارە هەر ناوچەیەک ئەگەر لە ڕووی ئیداریەوە لە ڕووی سیاسیەوە پاڵپشتیەکی باش ئەجەندایەکی کارکردنیکی باش لەو ناوچەیە نەبێت تەنانەت ناوچێکی وەکو هەستیاری وەکو کەرکووکیش نەبێت هەر ناوچەیەکی کە بێت پشتیوانی لێ نەکرێت پارێزگاری لێ نەکرێت بێگومان دەوڵەتێکی کە ناوچەیەکی کە نەتەوەیەکی کە هەوڵی داگیرکردنی دەدات هەوڵی هەراسانکردنی خەڵکەکەیەکە ناوچەیەکی وەکو کەرکووک شارێکی وەکو کەرکووک ینی چ بۆ شایی یەکوای کردووە کە ئەم کێشانە تایە قوڵ بێتەوە پرسی کورد و عەرەب هەتا بێت لە نێو کەرکووکدا قوڵتر و قوڵتر بێتەوە کورد چی کردووە ماوەی ئەم چەند ساڵە لەم چەند ساڵی دواییدا بۆ ئەوەی کەرکووک ئاسایی بکاتەوە زەویەکان بگەڕێنێتەوە بۆ خەڵکە ڕەسەنەکەی خۆی بەداخەوە یەکەم سەبەب و ئاخر سەبەب ناکۆکی ناو خودی کۆمەلگای کوردەواریە بە حیزبە سیاسیەکانەوە بە ڕێکخراوە مەدەنیەکانەوە هەمووی دابەست بوونەتە سەر ئەحزابەکان بەداخەوە ئەحزاب لە وڵاتانە ئەبێتە مایە خێر و خۆشی بۆ نەتەوە بۆ دەوڵەت ئەبێتە مای ئەوە کە یەکێتی نەتەوەیی دروستکە بەڵام لێرە ئەحزاب بەداخەوە بۆتە مایی کەرتوپەرتکردنی یەکێک لە هۆکارەکانی کەرتوپەرتکردنی نەتەوەییە تەماحی حیزبی وای کردووە تەماحە نەتەوایەتیەکان ئامانجە نەتەوایەتیەکان نەپێکێرە وەکو پێویست کاری لەسەر نەکرێت نمونەش بۆ ئەوەی ئێمە لە 2023 لە بەغداین 2023 خۆمان ڕۆیشتمان جارێکی تر دەستمان لە بیناکردنەوەی پەیکەری حکومڕانی لە بەغا بوو ئەی بۆ نەمانتوانی بەڕاستی مەمادەیەکی دەستوریمانە مادەی 140 کە پێشە 58 بوو لە دەستوری موقەتی عێراق ئەی بۆ نەمانتوانی وەکو پێویست ئێمە ئەرزەکانمان بگەڕێنەوە ئەی بۆ نەمانتوانی وەکو پێویست ستورەکانمان بگەڕێنەوە ئەی بۆ نەمانتوانی وەکو پێویست ئەو عەرەبانەی بە مەبەستی تێکدانی دیموگرافی ناوچەکە هاتووە عەرەبە هاوردەکان کە لە محافەزەی سەلاحەدین و دیالە و خواروی عێراق هێنراوە لە ناوچەکانی ئێستا پێ ئەوترێت جێناکۆکە دەرەوەی هەرێمی کوردستان جێنشین کراون ئەی بۆ نەمانتوانی بیان گێڕنەوە غێر ئەوەیە کە ئێمە بەداخەوە ئەو ناکۆکی و ئەو یەکتر شکاندن و ئەو تەخوینکردنەی یەک وای لێمان کردو ئێمە بە یەک پاکێج بە یەک دەست بە یەک ڕنگ بەرەنگاری تعریب نابینەوە و هەر یەکە بۆ چوونی تایبەت خۆمانمانەیە و هەنێ جار مزایدەش بە سەرماناکرێ بەڕاستی لێت ناشارمەوە ینی من چووکە زۆرم داخلە دڵایە بۆ گوندەکەی من ئیساکە عەرەبی تعریب حکومڕانیەکات ئیسا عەرەبی تعریب کورد یەک تاکە کوردێتیانەمەوە هەموو ئەرزەکانیشمان تاکو ئێستا لە ئاخر ڕووداوە کە حوتی 12 بوو کە چوین جوتیارەکانمان ڕۆیشتن 4 تراکتۆر لە ناو گوندەکە جووتیە کرد دوایش پەلاماری جوتیارەکانمان ئەندا و 2 کەسیشمانیان بریندار کرد و تراکتۆرەکان یەک ڕۆژ حەجز کرا دوایی بەرەڵایانیان کرد و هەموو زەوەکانیان کرد دیارە باسی ئەو ڕووداوی کە چەند مانگێک بەر لە ئێستاکە لە 2022 کە ڕۆیدا کە بۆهۆی شەڕێکی گەورە دواتر وەزیری داد هاتە سەرخەت لەسەر بابەتەکە بڕیار بوو کە لیژنەیەک پێک بهێنرێت دروستە کاک حەسەن ئەم لیژنەیە بەکوێگەی ئەو پرسا ئەو دوایین ڕووداوی کە لە کەرکووک ڕۆیدا چی بوو بەسەوە وەزیری داد کاک خالشوانی بێ مجاملە و بێ ئەوە پێشەوەی وەزیری دادیش بێ بەردەوام بەدەستمانەوە بووە بەردەوام بەدەنگمانەوە هاتووە دووەم ڕۆژی ڕووداوەکە هاتە ئاوایی مەنسوور کە ئاوایەکە لە سەروی ئاوایەکەی ئێمە لەگەڵ 3 ئەندام پەرلەمانی یەکێتی لە کەرکووکە بە سوپاسەوە هاتنە
دەنگ کێشەکەمانەوە و لەوێش بڕیار وا بوو وەفدێک بچێتە بەغا بەڵام سەری ساڵ و ئەوانە هاتە سەریا ئومێدمان وایە لە داهاتوە وەفدەکە بچین و بە تایبەت مادەی قەراری لژنەی شؤونی شیمال کە قەرارێکی حزبیە ئیداریە وەختی خۆی بە مادەی 29 ساڵی 2012 وەختی بە ڕێزمالێکی دەرچوێنرا بۆ هەڵوەشانەوەی مادەی لژنەی شؤونی شیمال هەڵدەوەشێنرێتەوە و ئەتوانرێت کار لەسەر ئەوە بکرێ و بگشتێنرێت و ئەوەش بەشێکی زۆر لە کێشەی زەویزاری تعریبی کەرکووک و ناوچە جێناوەکان چارەسەرەکات. ئەمێنێتەوە قەراری مەجلسی قیادەی سەورە بەڕاستی ئەوەشە لە چوارچێوەی ئیدارەی دەوڵەتە لە پەرلەمانە دەنگی لەسەر دراوە کە مادەی 140 ببوژێنرێتەوە و لیژنەی بۆ پێک بهێنرێەوە بودجەیشی بۆ دیاری بکرێەوە هەوڵ بدرێ بەندەکانی جێبەجێ بکرێ کە ئەویش هەڵوەشانەوەی بڕیارەکانی کاتی بەحسە من نازانم ئەیتر بۆ عێراق ڕوخێنرا و ئەم هەموو معارەزەی عێراقیە ئەگەر بڕیارەکانی بەعس باش بوو بۆ شۆڕشیان کرد ئەگەر خراپ بوو هەڵی ناوەشێننەوە. کاک حەسەن دیارە لە نێو کەرکووکدا تەنها ئەمێ پرسیارەکانم چڕ بکەمەوەگینا بابەتەکە پرسیار زۆر هەڵەگرێ مۆزوعێکە تا قسەی لەسەرکەی بابەتی نوێ دێتە ئارا و بابەتێکی ئاسانیە لە کەرکووکە بەڵام کە دەڵێن پرسی کەرکووک و تعریبکردن تەنها داگیرکردی زەویەکان نییە دیارە من لە ماوەکانی ڕابردووشدا کە کارم لەسەر مۆزوعی کەرکووک کردووە لە ڕووی دامەزرادرەوە فەرمانگە حکومیەکانەوە کێشە بۆ کورد دروست دەبێت دامەزراندن تاوکو عەرەبێک وەستابێ بۆ کوردەکانی وەکو خۆیان باسییان لێوە کردووە ئەمێ لە ڕووی ئیداریەوە لە ڕووی فەرمانگە حکومیەکانەوە شێوازەکانی دیکی کارکردن لە کەرکووکات چۆنە؟ هەروەکو چۆن لە سەرەتا ئاماژەم پێداوتم کەرکووک سەنتەری ناوچەی جێناوکۆکە لە هەموو سنوورەکانە ئەوە ڕەچاوە کرێ با من نمونەیە زنود بۆ بێنمەوە مەسەل قەرەتەپا گوڵاڕا سعدیە قزڕەوات مەنەلی لە دوای ڕووداوەکانی 2017ەوە نایەڵن بارگای حزبە کوردیەکان بچێتەوە ئەوێت تانانەت بارگای کۆمیتەکانی ئێمەش لەوێ نەماون نەک خەڵکەکەی نەخوازەڵا خەڵکەکەی نەخوازەڵا ئیدارەکەی ینی مەسەلەکە بە ئیدارەکەەوە نەوەستاوە ینی بەڕاستی ئەگەر کورد بەخۆیان نەکەوێ یەکێتی و پارتی پەرلەمانتارەکانمان لەوێ خەڵکی دڵسۆز بەڕاستی ئەگەر لەمپەرێک بەرەنگاریەک دروست نەکەن ئەم شاڵاوی بە عەرەبکردنە بەڕاستی لە 10 ساڵی داهاتووە نەڵێن مەلا حەسەن ڕەشبینە باشووری کوردستان قوتەدەن مەسەلە هەر ناوچەی جێناکۆک نییە مەسە تۆ وەرە ئێستاکە لە پایتەختی هەرێمی کوردستان بە سلێمانی و دهۆکشەوە بە هەر سێ شارەکەی هەرێمەوە 680,000 خێزانی عەرەب بوونەتە خاوەن مڵک بوونەتە خاوەن ئارز بوونەتە خاوەن باڵەخانە ئێمە ناڵێن خۆوە لە ڕوانگەی شۆڤێنیانەوە نییە بەڵام ئێمە خۆمان ینی بەڕاستی ڕۆنەتەوە یەکەوە بەڕاستی چییە مەسەل کۆمەڵێک مستەسمری چاوچنۆک لەگەڵ ڕێزمە هاتوونە هەموو کەرتەکانی ئەرزی کشتتوکاری کە خوا پێمانی داوە لە ئەترافی سلێمانی لە ئەترافی هەولێر لە ئەترافی دهۆک بە بڕیارێک بە ناوی ماستەرپلان و بە ناوی پرۆژە و بە ناوی وەبەرهێنان هەموو ئەو ئەرزە زراعیانە ڕەگەزەکەی گۆڕن لە کشتتوکاڵەوەی کەنە ئیسtismار قانونی ژمارە 4 ئیسtisماریش لاستیکیە ئەمەە حساب مەسەل ئەرزەکەت داوە مستەسمیرەکەیتر لی ناپرسیتەوە تو پێویستت بە ئیسtisماری زراعی هەیە پێویستت بە ئیسtisماری سناعی هەیە پێویستت بە ئیسtisماری تجاری و گەشتیاری هەیە بەڵام ئەمان هاتوونە خۆیان ئاڵکاندووەتە شوقا گولسیتی ڤیلا بۆ لەبەرەوە ئێمە کڕیارەکەی کورد ناتوانێت موچەخۆری کورد دەوڵەمەنی کورد سەتادەی کورد دەتوانێت ئەمانە بکڕێ باقیەکەی کێ کڕیارەکەی خەڵکی ترە خەڵکەکەی تر بەچیتێن خۆ بمبەستەوە نییە بێن بە برایەتی و پێکەوە ژیان برایەتی و پێکەوە ژیان یعنی دەست بەرداربوونە لە خاکەوە تا ئەوەی خۆیشی لە خۆیان مەترسێکی دروست کردو بۆ هەرێمی کوردستان فرۆشتنەوەی ئەو سیتیانە دیارە چەند جارێکی دیکە باس لەم بابەتە کراوە کاک حەسەن من زۆر سپاس دەکەم کار لێرە ئامادە بوویت ماندوونەبی دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز زۆر سپاس ئاخر وشەم ئەگەر بکرێ ینی بەڕاستی داوا ئەەکەین یەک لیژنەی هاوبەش و هەمە ئاهەنگ لە سەرتاسەری ناوچە جێناوەکان پێک بێ لە پەرلەمانتارانی هەردوو لە هەرسێ لە بێن بەڕاستی بە گژ
ئەم دیاردەی تعریبە بچنەوە کە زۆر بە پلاندا ڕێژرا و زۆر بە نەخشەدا ڕێژرا و زۆر بە ئامانجگرتن کاری لەسەرەکە. کاک حەسەن دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز حەسەن گەرمیانی ئەندامی پێشووی ئەنجومەنی پارێزگای سەلاحەتین ماندوونەبی یارە پرسی کەرکک زیاتر هەڵدەگرێت هەوڵ دەدەین کە لە داهاتوودا لەسەر ئەم بابەتە ورتر کار بکەین.